سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵ لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆ هەین سەرەتاش سەردێڕی گرنگترین هەواڵ ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی مەهەبەر پشتیوانی شاخەوانانی بیانی لە وریشە مرادی و پەخشان عەزیزی کۆبوونەوەی ناڕزایی کادری دەرمانی نەخۆشخانەی بەهێشتی کاشان بەرزبوونەوەی ڕێژەی خۆکوژی لە ئێران ئازادی کاتی محەممەد حەبیبی لە زیندانی ئەڤین ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی مەهاباد ڕۆژی سێشەمە 23 ڕێبەندانی 1403 هاوڵاتیەکی خەڵکی مەهاباد بە ناسناوی قادر ڕەسوڵپور بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر کراوە و هێشتا چارەنووسی دیار نییە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو بەندکراوە پاش هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەرماڵەکەی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە توند و تیژیەوە دەست بەسەر کراوە. تەنانەت کاتێک هاوژینەکەی لە بەرابەر هێزەکانی ئیدارەی ئیتلاعات ڕاوەساوە لێی دراوە و بێڕێزی پێکراوە. پشتیوانی شاخەوانانی بیانی لە وریشە مرادی و پەخشان عەزیزی لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێک لە شاخەوانانی بیانی بە سەرکەوتنیان لە یەکێک لە چیاکانی ئاڵپ بە دەستەوە گرتنی وێنەی وریشە مرادی و پەخشان عەزیزی خوازیاری هەڵوەشاندنەوەی حوکمی سێدارەیە و بەندکراوانە بوون. بە پێی راپۆرتەکان کۆمەڵێک لە شارۆمەندان و شاخەوانانی خەڵکی ئەوروپا بە سەرکەوتنیان بەسەر یەکێک لە شاخەکانی زنجیرە چیاکانی ئاڵپ سەرەڕای شەرمەزارکردنی پێدانی حوکمی سێدارە بە بەندکراوانی سیاسی و چالاکانی مەدەنی خوازیاری هەڵوەشانەوەی دەست بەجێ حوکمی سێدارەی وریشە مرادی و پەخشان عەزیزی بوون. ئازادی کاتی زاهد خالدیان لە زیندانی قڕوە ڕۆژی سێشەمە 30 ڕێبەندانی 1403 زاهد خالیدیان هاوڵاتی خەڵکی شاری قڕوە بە دانانی بارمتەی 1 ملیاردی لە بەندیخانەیە و شارە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. بە پێی راپۆرتەکان ناوبرا و چواری ڕێبەندانی ئەم ساڵ لەگەڵ براکەی واحد خالدیان لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری قڕوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ئیتلاعاتی و شارە کران. پاش لێ پرسینەوە زاهد ڕەوانەی بەندیخانەی قڕوە کرا. جێگای ئاماژەیە ناوبراو لە کاتی دەست بەسەرکردنیدا لە مافی پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکەی و هەروەها دەستڕاگەیشتنی بە پارێزەر بێبەش کرابوو. کۆبوونەوەی ناڕەزایی کادری دەرمانی نەخۆشخانەی بەهێشتی کاشان ڕۆژی پێنجشەمە 2 ڕەشەمەی 1403 کادری دەرمان و پەرستارانی نەخۆشخانەی بەهێشتی لە کاشان دژبەوە دینەهاتنی داخوازیەکانیان و هەروەها خراپی دۆخی مەعیشەتی و ژیانیان کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری چوونە سەرەوەی یاسی هەقدەست و مەزایە، پێدانی داخوازیە دواخراوەکان، پێدانی ئیزافەکاری و کارانە، چوونە سەرەوەی تەعرفەی پەرستاری، دابینکردنی ئەمنیەتی پیشەی و گۆڕانی گرێبەست و کەمکردنەوەی سەعاتی کار بوون. هەروەها ناڕازیان دژ بە سەپاندنی ئیزافەکاری زۆرەم لێ بە هەقدەستێکی خوارەوە بەسەر پەرستاران ڕاوەستان و خوازیاری وەلانانی جیاوازی لە هەقدەستەکانیاندا بوون. کۆبوونەوەی خەڵکی شارستانی زابۆل لە بەردەمی ئیدارەی کارەبای ئەو شارە ڕۆژی پێنجشەمە 2 ڕەشەمەی 1403 کۆمەڵێک لە خەڵکی ناڕازی دژ بە پچڕانی بەردەوامی کارەبا لە بەردەمی ئیدارەی کارەبای ئەو شارە کۆبوونەوە. پچڕانی بەردەوامی کارەبا لە شارستانی زابۆل زیانێکی زۆری بە دانیشتوانی ئەو شارە گەیاندووە و بەهۆی ئەو کێشەیەوە بازاڕی ئەو شارە بە تاواوی داخراوە و کەلوبەلی کارەبایی خەڵک و دوکانداران زۆربەیان سوتاون. بەم بۆنەیەوە خەڵکی ناڕازی لەو شارە دژ بە پچڕانی بەردەوامی کارەبا و بەرزکردنەوەی بەردەوامی نرخەکەی کۆبوونەوە و خوازیاری دابینکردنی بەردەوامی کارەبا و چارەسەرکردنی بێکارەبایی لەلایەن بەرپرسانەوە بوون. ناڕزایەتی پزیشکانی پارێزگای کۆهگویلێ و بۆیە ڕەحمەت ڕۆژی پێنجشەمە 2 ڕەشەمەی 1403 پزیشکانی پارێزگای کۆهگویلێ و بۆیە ڕەحمەت دژ بە پێنەدانی هەقدەستە دواخراوەکانیان لە بەردەم وستانداری و پارێزگایە کۆبوونەوە. پزیشکان لە ناڕزایەتیەکانیاندا ئاماژەیان بەوە کرد بۆ ماوەی زۆرتر لە 7 مانگە هەقدەست و کارانیان وەرنەگرتووە و بە بۆنەی بەرزبوونەوەی ئاسی هەڵاوسەن لە دابینکردنی ژیانیاندا تووشی کێشە بوون. ناڕازیان خوازیاری پێدانی هەقدەستە دواخراوەکان و
پێدانی کارانە بوون. بەرزبوونەوەی ڕێژەی خۆکوژی لە ئێران. ڕێژەی خۆکوژی لە ئێران لە ساڵانی ڕابردوودا بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بووتەوە و ژنان و کرێکاران لە بەراورد لەگەڵ چینەکانی دیکەی کۆمەڵگا بەرزترین ڕێژەی خۆکوژیان هەیە. بەپێی ئامارە فەرمیەکان لە ساڵی 1401دا ژنانی خانەدار بە ڕێژەی 32.8% و کرێکاران بە ڕێژەی 32% بەرزترین ڕێژەی خۆکوژیان لە ئێراندا بووە و ژمارەی قوربانیان لەو ساڵەدا لانی کەم 6990 کەس بووە. بەپێی ئامارە فەرمیەکان لە ساڵی 1401دا ژنانی خانەدار بە ڕێژەی 32.8% و کرێکاران بە ڕێژەی 32% بەرزترین ڕێژەی خۆکوژیان لە ئێراندا بووە و ژمارەی قوربانیان لەو ساڵەدا لانی کەم 6980 کەس بووە. بەپێی ئەو ئامارانە بەهۆی خراپی دۆخی معیشەتی و بەرزبوونەوەی ڕۆژانەی ئاستی هەڵاوسان و هەروەها بێکاری و توند و تیژی دژ بە ژنان ڕێژەی خۆکوژی لە ئێران بەتایبەت لە نێوان ژنانی خانەدار و کرێکاراندا هەر ساڵێک 10% بەرز بووتەوە. شایانی باسە ڕێژەی خۆکوژی لە پارێزگاکانی ئیلام، کرماشان، کۆهگویلێ و بووی ڕەحمەت، هەمەدان و چوار مەحاڵ و بەختیاری لە نێوان هەموو پارێزگاکانی ئێراندا لە بەرزترین ئازدا. گواستنەوەی دوو شارۆمەندی بەهایی بۆ زیندانی لاکانی ڕەشت. ڕۆژی پێنجشەمە 2 ڕێبەندانی 1403 نازیلا خانیپور و کوڕەکەی بەناوی ویسال هێرەوی بۆ تێپەڕکردنی ماوەی بەندکرانەکەیان ڕەوانەی بەندیخانەی لاکانی ڕەشت کران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لەلایەن لقی سەی دادگای ئینقلابی ڕەشتەوە نازیلا خانیپور بە تۆمەتی چالاکی تەبلیغی دەست بە ڕژێم و بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام حکمی 2 ساڵ و 1 ڕۆژ زیندانی بەسەردا سەپێنراوە. هەروەها کوڕەکەی بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژێم و بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام و بێڕێزی بە ڕێبەری کۆماری ئیسلامی سەرجەم حکمی 4 ساڵ و 1 مانگ و 16 ڕۆژ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. ئازادی کاتی محەممەد حەبیبی لە زیندانی ئەڤین. ڕۆژی چوارشەمە 1 ڕەشەمەی 1403 محەممەد حەبیبی چالاکی سەنفی معلیمان دوای تێپەڕکردنی ماوەی 6 مانگ بەندکرانەکەی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ناوبراو 16 خاکەلێوەی 1402 کاتێک بەشداری لە کۆبوونەوەی ناڕەزایی معلیمان دژ بە ژاراویکردنی قوتابیان دەکرد لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتەوە دەست بەسەر و بۆ ماوەی زۆرتر لە 2 مانگ لە زیندانی ئەڤیندا ڕاگیرا. ئەو چالاکە سەنفیە لەلایەن دادگای ئینقلابی شەهریارەوە بە تۆمەتی دەربڕینی ناڕەزایی دژ بە ژاراوی بوونی قوتابیان حکمی 6 مانگ و 1 ڕۆژ زیندانی بەسەردا سەپێنراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی 6 بەندکراو لە مەهاباد و چەند بەندینخانەی دیکەی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا چەند بەندکراو لە زیندانەکانی مەهاباد، دەستگرتی ئیسفەهان، قزل حەزاری کەرەج، تەورۆزێ و ئەلیگ و دەرز بە تۆمەتی کوشتنی بانقەس پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و دەستدرێژی سێکسی لە سێدارەدران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، دوو بەندکراو بەناوەکانی شاهین مەهدەوی و سۆران ئەمینپور بە تۆمەتەکانی دەستدرێژی سێکسی و کوشتنی بانقەس لە بەندینخانەی مەهاباد لە سێدارەدراون. هەروەها 4 بەندکراوی دیکە بەناوەکانی ڕەسوڵ ئاشور تەمەن 40 ساڵ، مەجمود بەراهویی تەمەن 35 ساڵ، بەهرام ئەڵماسی تەمەن 35 ساڵ و حەمید مێهدی پەناهی تەمەن 37 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی دەستگردی ئیسفەهان، قزل حەساری کەرەج، تەورێز و ئەلیگ و دەرز ئێعدام کران. بەپێی ئەو راپۆرتە لە ساڵی ڕابردوودا لانی کەم 975 بەندکراو لە بەندینخانەکانی کۆماری ئیسلامیدا ئێعدام کراون کە 2 کەسیان لە بەندکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی بوو و شایانی باسەلانی کەم 90% لە سێدارە دراوانی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەبێ ئاگاداری بنەماڵەکانیان بووە. بینەرانی خۆشەویست، ئەوڵەکانتان پێشکەشکرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو.